نازانرێت حکوومەتی هەرێم چۆن مامەڵە لەگەڵ موچەی 3 مانگی کۆتایی ئەم ساڵی فەرمانبەران دەکات. ناردنی پرۆژەی چاکسازیش بۆ پەرلەمانی کوردستان جارێکی دیکە دواخرا. سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە ڕێگەی وروژاندنی پاشەکەوتکردنی موچەی 3 مانگی کۆتایی ئەم ساڵەوە جارێکی دیکە کێشەی موچەی لە هەرێمی کوردستان کردەوە بابەتی یەکەم. لای خۆشیەوە ئاوات شێخ جەناب وەزیری دارایی هەرێم وەڵامی سۆران عومەری دایەوە و ڕایگەاند موچەی فەرمانبەران پاشەکەوت ناکرێت، بەڵام وەزیری دارایی بە هیچ شێوەیەک ئاماژەی بەوە نەکردووە چۆن چارەسەری کێشەی دواکەوتنی موچەی 3 مانگی کۆتایی ساڵی 2019 دەکەن، چونکە ئێستا لە کۆتایی مانگی 11 داین، بەڵام وەزارەتی دارایی موچەی مانگی 8 دابەش دەکات و تا سەرەتای ساڵی نوێ حکوومەتی هەرێم یەک موچەی دیکە دابەش دەکات. لە هەمان کاتیشدا ئەگەر حکوومەت موچەی 3 مانگی کۆتایی ساڵی 2019 پاشەکەوت نەکات، دەبێت لە مانگی 3 ساڵی داهاتوو کۆتایی با دابەشکردنی مانگی 12 ئەم ساڵ بهێنرێت. ڕەژنووسی یاسای چاکسازی لە حکوومەتەوە بۆ پەرلەمان جارێکی تر دواخراوەتە و بڕیارە مانگی داهاتوو ڕەوانەی پەرلەمان بکرێت. بە پێی زانیاریەکانی پەیام هۆکاری سەرەکی دواخستنی ڕەژنووسەکە ڕێکەوتنی یەکێتی و پارتیە لەسەر پرۆژە یاساکە بەو پێی هەریەکەیان دەیەوێت لە بەرژەوەندی خۆی پرۆژەکە دابڕێژێت. جگەلەوە ڕووپاک ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیام ڕایگەیاند یەکێتی و پارتی لەسەر کێشەی بندیوارەکان ڕێک ناکەون بۆیە ڕەژنووسەکە ڕەوانەی پەرلەمان ناکرێتەوە. هاوکات پەرلەمانتارێکی یەکێتی لەو بارەوە دەڵێت حکوومەتی بەناو چاکسازی خواز و قەرزدار بە ناوی پرۆژەی چاکسازیەوە دەیەوێت بەشێک لە دەرماڵی فەرمانبەران و مامۆستایان و هێزەکانی پۆلیس و ناوخۆ ببڕێت. سەرکۆگەڵاڵی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ئاماژە بەوەش دەکات بڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چاکسازیە یان شەفافیت لە داهاتی نەوت کە 3 ساڵە وەزارەتی سامانە سروشتیەکان سەرەڕای زیادبوونی هەناردەی نەوت بۆ 500,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا و سەرەڕای بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان، بەڵام بە درێژایی ئەم 3 ساڵە تەنیا 300 ملیۆن دۆلار بۆ وەزارەتی دارایی دەنێرێت. دەکرێت چاکسازی لەم فەزاحەتە بکرێت. هەروەها مام بورهان قانع و دیاری ئەنوەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە ڕاگەیاندراوێکدا دەڵێن حکوومەت بە پێیکی سەڵ بەرەو چاکسازی دەچێت و هێشتا ڕوونیش نییە چۆن چاکسازی دەکات، لە کاتێکدا دەبێت چاکسازی لە پرسی شەفافێتی نەوتەوە دەست پێ بکات و سەرجەمی داهاتەکانی دیکەش بگرێتەوە، سەرەڕای پێداچوونەوە بە کۆی ئەو دۆسیانەی گەندەڵیدا کە پێشتر وەزیر و بەرپرسانی باڵای کابینەکانی ڕابردوو تێوەگلاون. ئەو دوو پەرلەمانتارە سەبارەت بە موچەی 3 مانگی کۆتایی ئەم ساڵ ئاماژە بەوەش دەکەن هەر هەوڵێک بۆ پاشەکەوتکردنی نایاسایی ئەم 3 مانگەی موچە تاوانە و دەبێت بکرێتە هێڵی سوور و پەرلەمان فشار دروست بکات بۆ ئەوەی ئەم کابینەی حکوومەت هاوشێوەی کابینەکەی پێشوو یاری بە ژیان و گوزەرانی توێژی موچەخۆران نەکات. لای خۆشیەوە جەلال جەوهەر ئەندامی خانی ڕاپەڕاندنی گۆڕان لە وتارێکیدا دەڵێت خۆپیشاندانەکان لە عێراق ئاماژەیەکی نوێن بۆ قۆناغی نوێی سیاسی لە عێراق و ناوچەکە، بۆیە هیچ ڕێگا و بژاردە و دەرفەتێک لە بەردەم حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم نەماوە جگە لە ملدان و بەویستێکی ڕاستەقینە بۆ چاکسازی گشتگیر و هەمەلایەنە. دیارە ئەمەشیان دەبێت بەوە دەست پێ بکات لە ئاستی عێراق و هەرێم کە دامەزراوەکان بکرێن بە دامەزراوەی نیشتیمانی ڕاستەقینە و کۆتایی بە دامەزراوەکانی ساختە و کارتۆنی بهێنرێت. کابینەی نوێی حکوومەتی هەرێم لە سەرەتای ڕاگەیاندنیدا باز لە ئەنجامدانی چاکسازی و ناردنی پرۆژەی چاکسازی بۆ پەرلەمانی کوردستان دەکرد، بەڵام دوای زیاتر لە 4 مانگ لە دەست بەکاربوون پرۆژەی چاکسازی دیار نییە و هەنگاوێکی کرداریش بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی نەنراوە.